بوارەکانی پەروەردە، میدیا، کولتور، هەموو ئەم شتانە بۆ چەندی ساڵ ڕێگرمان بوون. لە دەربڕینی ناخمان هەموو ئەمانە وای کردبوو ئێمە کەم بین. کاتی ڕاپەڕین هەر کەسێ ئەو هەستەی هەبوو بەڕاستی دەرکەوت. خەڵک دەستیان کرد بە گوتنی قسەکانی دڵیان. ئەوەی بینی میسر لە گۆڕانە، ئەمە میسرێکی نوێیە، هەموو کەسێک بە ئازادی و بەبێ ترس قساکە. ڕێز لە بیرڕای جیاوازە گیرێ، هەندێکیان لەو بیرۆکانە ڕاستن و هەنێکیان تازە و تاقی نەکراوە. ئەوەی ئێستا بە بەرچاومانەوە ڕووەدات مێژوویە. بە چاوی خۆتانە بینن میسرە گۆڕێ. سەرۆک محەممەد حوسنی موبارەک بڕیاریدا دەست لە پۆستی سەرۆکایەتی کۆمار بکێشێتەوە. ئەمانە دووکاری هونەری تایبەت بە شۆڕشن، چونکە بەسامی هونەرمەندیش بەشدار بوو لە شۆڕش. ئەمە خۆی ڕیکلامی کۆکاکۆلایە و ئەڵێت دڵخۆش بە کەمەبەستی ئەوانەیە کە کۆکاکۆلا دەخۆنەوە. ئەو هونەرمەندە هەلی بۆ ڕێککەوتووە و ئەو تانکەشی دەستکەوتووە. لەسەر تانکەکە نووسراوە گەندەڵی. ئەوانەی ئەولاش گەنجانی شۆڕشگێڕن. دڵیان خۆشە و لەسەر تانکەکەش ڕاستەوە. بەسام تەنیا ئەم بڕگەیەی دڵخۆشی زیاد کردووە. گزارشکردن و مامەڵەکردن لەگەڵ ئەم ڕووداوە مەزنەی شۆڕش بۆ ئێمەی خەڵکی میسر وەک فەنتازیایەک وا بوو. هەروەها بۆ هونەرمەندانیش بۆ ئەوەی لەم ڕێەوە ناخیان دەرببڕن. هەرگیز بڕوامان بەوە نەبوو ئەم سەرکەوتنە بە چاوی خۆمان ببینی. کاتێکیش سەری گرت هەموو شتێک گۆڕانی بەسەردەهات. ئێستا ئیدی ژیانێکی نوێمان هەیە و دەربڕین و هونەری نوێش بەشێکە لێ. بیرۆکەی پرۆژەکە ئەوەیە تێڕوانینی کۆمەڵگا بۆ هونەری شێوەکاری بگۆڕین. دەمانەوێت هونەر ببینە لای خەڵکی هەرە هەژاریش. حەزمان کرد هونەری شێوەکارییان پێ بناسێنین بۆ ئەوەی ئەوانیش بزانن کە ئەم جۆرە هونەرە چۆنە. یەکەم جارە شتێکی لەم جۆرە لەسەر شەقامەکان بەڕێوە بچێت. 40-50 ساڵ دەبێت شتی ئاوا بەڕێوە نەچووە. لا 25 کانونی دووەمەوە هەموو شتێک جیاوازە. شۆڕش چۆتە نێو هەموو شتێک. شۆڕش تەنانەت ڕەنگەکانیش
شۆڕش من هیچ ڕازی نیم لەم بارودۆخەی ئێستا دەمەوێت لەو کۆت و زنجیرانە ڕزگارم بێت کە دەست و قاچیان دەبەستم دەمەوێت بەڕووی جیهاندا بکرێمەوە بۆیە ئیدی بەسە دەمەوێت ئەوە ببینم کە خەڵق بیری لێ دەکەنەوە نامەوێت هەموو ژیانم بەم جۆرە ببەمە سەر کە پێشتر بەسەرمدا سەپێنرا بوو بۆیە ئەمڕۆ ئەوەی جاران دیوارێکی بەرز بوو لە بەردەممدا ئیدی لە مانگی کانونی دووەمەوە هەرستی بێنەوە. دوای شۆڕشی مەسر هەموو شتێک گۆڕا هەموو شتێک ئێستا بیرروڕە ئازادە ئەوەش لە هونەردا ڕەنگ دەداتەوە تەنانەت کاریگەری لەسەر ڕشتنی ڕەنگەکانشدا هەیە. شۆڕش وای لێکردین زیاتر حەزمان لەوە بێت یارمەتی خەڵک بدەین سەرڕای ئەنجامدانی چەندین کاری دیکەش ئەمانە هەمووی تازەن بۆمان پێشتر وان نەبووی. کە لە ماڵ دێینە دەر و دەچینە سەرکار لەسەر دەر و دیوارەکان چاوت بەم نیگەرانە دەکەوێت بەوەش حەز بە ئارامی دەکەیت. کەبیر لە قاهیرە دەکەمەوە لەم دووسێ هەفتەیەدا وشەیەک کە ئۆتۆماتیکی دەپرژێتە نێو مێشکم ئەوی شلۆقیە بەردۆخەکە تەواو شلۆقە پێم وایە ئەوەی لەم کاتەدا ڕوودەدات کە قسەتان بۆ دەکەم ڕەنگە جیاواز بێت لەوەی پاش نیو کاژێری دیکە ڕوودەدات چیدی ناتوانین پێشبینی هیچ شتێک بکەین وەک چۆن جاران دەمانتوانی. پێم وایە ئەو کارە هونەریانەی کە ڕنگدانەوەی ئەم بارودۆخەن کە ئێستا یان تاوەکو ساڵێکی دیکەش پێدا تێدەپەڕین بەباشی بەرهەم ناهێنرێن تاوەکو ساڵی 2016 ئەو خەڵکانە بەڕاستی بتوانن دەستی پێوە بگرن ئەو خەڵکانە بەڕاستی دەزانن چ شتێک ڕوویداوە. کەمێ نیگەران دەبم ئەگەر ئەو خەڵکانە هەز بە بوونی فشار بکەن بۆ ئەوەی زوو دەست بکەن بە دەربڕینی ناخیان. بە شێوەیەکی لە ناکاو خەڵک دەچنە دەرەوە و لەسەر دیوارەکان نیگا دەچێشن مەبەستم بۆ نمونە ڕەنگە شتێ لەم جۆرە ببینیت چونکە تاوەکو مانجی شوباتیش هونەر و شوێنە گشتەکان یاساغ بوون. ئێستاش خەڵک دەبینی دەچنە مەیدانەکان و لەسەر دیوار و شوێنە بەرزەکان ڕەنگ دەڕێژن کە هیچ پێویستیان بەم ڕەنگڕێژیان نییە. هێشتا ئەم کەسانە ڕووبڕووی ڕخنە نەبوونەتەوە لەبارەی ئەو جێگانی کە ئەو جۆرە کارانیان لەسەر دەنەخشێنن. بەڵام ڕۆژێک دێت خەڵک تێدەگەن و دەینرخێنن ڕەنگە بڵێن بەڕاستی ئەمە جوانە پێویست ناکە ئەم شتە بێمانایانە لەسەری بچێشین ئەوەش تەنیا بە ئەزمون فێردەمن. بەڵام لەم کاتەدا ئەو ڕاستی کە خەڵکێکی زۆر شتی جیاواز دەچێشن تەنیا لەو ڕوو سوودی هەیە کەوا دەکەن خەڵک ڕخنە بگرێت چونکە ئیدی لە هەموو شوێنێک دووبارە دەبنەوە و خەڵک گومانیان بۆ دروست دەبێت. دەزانی وەک ئەوەی ڕووپۆشەکە لا بدەیت و ڕاستیەکە دەربکەوێت بەڕاستی ئەم ئەسرەنجڕاکێشە ئەم خەڵکانە جدین و شتێکی شاراوەش هەیە لە پشتوێنەکەوە واتایەک هەیە لە پشت ئەم نیشانانەوە چەندین پامی قوڵ لەڕێی ئەم هونەرەوە دەگەیەندرێت بە پێچوانی ئەمانەوە کە تەنیا خۆ سەرگەرمکردنە بە نەخشاندنی ئاڵا لەسەر دیوارەکان. نیگارکێشانی سەر شەقامەکان لەم کاتەدا کارەکانیان ڕنگدانەوەی هەست و دۆخی بیرکردنەوەی ئێمە هەر کاتێک سکانداڵێک هەبێت ئەوە هونەرمەندانە ئامادەن بە نیگار لەسەر دیوارەکان بیکێشن بۆی هۆشیاری خەڵک زیاد بکەن و تێبگەن هیچ ڕووداوێک بچووک نییە و هەر شتێک کاریگەری لەسەر شتەکانی دیکە هەیە. من هەمیشە پەیوەندی خراپم هەبووە لەگەڵ دەسەڵات و سەرمایەداری
کە بەهۆیانەوە خەڵک پەراوێز خراوە و بۆتە قوربانی. لەبەرەوە چەندین پاڵنەری بەهێز هەن کە وا دەکەن بە ئاسانی بیرۆکەی نوێم بەخەیاڵدا بێن. کە تێدە سەرباسی سانسۆر وا دیارە بە درێژایی چەندین ساڵ خەڵک بەدەستی خۆیان کۆتوبەندیان بۆ خۆیان دروست کردووە بەبێەوەی کەس بەسەریدا سەپاندە بن. کاتی دەوێت تاکو ئەو خەڵکە بە ڕووی میسرێکی نوێدا دەکرێنەوە. ئەوە شتێکە حکوومەت ناتوانێت هیچی لەبارەوە بکات و هیچ قسە و باسێکی شەڵ ناگرێت. ئەمە شتێکە پەیوەندی بە هۆشیاربوونەوەی تاکەوە هەیە. بەر لە شۆڕژلانی کەم یەکیان دوو هونەرمەند هەبوون کە ئەم جۆرە هونەریان بە جددی وەرگرتە بوو. چەند کارێکی هونەری کەمیان لەسەر دیوارەکانی شار کێشاو. دوایان گواستنەوەی چەندین کاری داهێنەرانەمان بینیوە لەلایەن نووسەران، داهێنەران، هونەرمەندان، وەک بڵێ دیواری سانسۆر لە پڕێکدا ڕما بێت. لەو ڕۆوە هەموو کەسێک بەپێی توانای خۆی ناخی خۆی دەربڕیوە. خەڵک شتێکی نمونەییان دەوێت بۆ ئەوەی دوای بکەون. ئەوەی لە ستایلی خۆم و چەند هونەرمەندێکی شارەکەمدا بەدڵمە ئەوەیە کە پەیامێکی سەرنجڕاکێش بە بەرگێکی جیهانیەوە دەخەنە نێو کارەکانیانەوە و هەر کەسێک هەست دەکات ئاراستی ئەو کراوە. جارێکیان کەسێک پێی گوتم بۆچی لە خوار نیگارەکانتەوە هەندی ڕێنمایی نانووسیت بۆی بزانین چۆن بیر لێ بکەینەوە و بیر لە چی بکەینەوە. ئەمە شتێکی سەرنجڕاکێشە چونکە ئەوان وا دەردەکەوێت بیرکردنەوە بوو بێت بە پرۆسەیەکی ماندووکەر، شتێک بۆ مۆڵەتی ئەنجامدانی دێنە لای ئێمە، شتێک کە بەڕاستی بێزارمان دەکات، بەڵام دڵنیام لە داهاتوودا دەبێتە پرۆسەیەکی ئاسانتر. پێم وایە دوای کۆتای هاتنی شۆڕش ئەو کارانەی کە دەبێ ئەنجام بدرێن هێندەی ئەو کارانن کە لە کاتی شۆڕشدا کران. من بەشێکم لەو شۆڕشە و تاوسەندنی گڕوتینم هەر کاتێک کە سەردانی مەیدانی تەحریر دەکەم بێگومان ئامادەم دەکات بۆ ئەنجامدانی کاری هونەری زیاتر پەیوەست بە ڕووداوە هەنووکەیەکانەوە. دوای کۆتایهاتنی شۆڕش کێ دەزانێت ڕەنگە کارەکەم زیاتر پەرە بستێنێ و ئەوەش لە ڕوانگەی گەشتبینیەوە. میسر ئاوا وا ئالۆزە واتە وڵات و کۆمەڵگەیەک کە بەڕاستی ئەستەمە بتوانی یان ئاماژە بکەیت و بڵێ ئەوەی کە هەیە ئەوەیە. دەزانم کارێکی ئاسانە بە تایبەتی لە جیهانی دەرەوە چوارچێوەیەک بۆ ئەم بارودۆخە دیاری بکەیت بڵێیت بەڵێ دۆخەکە ئەوەیە. دەزانی بڵێ جیهانی ئیسلامیە و ناوچەیەکە ژنان ئاوا جل دەپۆشن لەوێ ناتوانی ئەمە بکەیت و ئەوە بکەیت. منیش ڕازگۆ نابم ئەگەر گاڵتە بکەم و خۆینەی خەمەڕۆ. ژنی پۆشتەشمان هەیە بەڵێ بەڵام ژنیشمان هەن وەکو من جل دەپۆشن. لە وڵاتی خۆم بە هەمان ئەو شێوەیەم کە لە دەرەوەم هیچ جیاوازی نییە. دوجار من سەماکەرم و لەگەڵ دەستێکدا لە نێو وڵاتی خۆمدا کار دەکەم. من بە دیاریکراوی حەز ناکەم لەم کاتەدا کارێکی هونەری ئەنجام بدەم کە ڕاستەوخۆ یان تا ڕادەیەک پەیوەست بێت بەم شۆڕشەوە. ئەمە هێڵێکی باشە لە نێوان ئەو شتە بەکارهێنانی بۆ بە مەبەستی فرۆشتنی شتێک کە بەڕای خۆم
یەکەم زۆر ئاسان دەبێت، دووەمیش هەرزان دەبێت. هەروەها تاوکو بتوانین هەوڵی خۆمان دەدەین بۆ خۆپاراستن لەم کارە و ئەو شتانەش کە زۆربەی بەشداربوانی وەرکشۆپەکە پێیان گوتم. بەڵام من بەبێ ئەوەی هیچ وەڵامێک بدەمەوە تەنیا گوتم پێتان وایە دەبێت چی بکەین؟ ژمارەی زۆریان گوتیان دەزانی دەمانوێت شتێ بکەین، بەڵام ناشمانەوێ هیچ شتێ بکەین دەربارەی شۆڕش. کاتێک کارێکی هوەری دەبینی تێدەگەی کە بە زۆر لە خۆکردن نەکراوە بەڵکو شتێکی فراوانترە لەبارەی بەرایی و کاتی ڕووداوەکان و دوای فەوزاکەیە، ساتەکانی خۆشی، ساتەکانی دەزانی ڕاستی، ساتەکانی بێزاری و ماندووی، ئەمانە هەمویان ڕەنگیان داوەتەوە. بەڵام پێشم وایە پەیوەندی زۆری بە میسرەوە هەیە، بەتایبەتی شاری قاهیرە، چونکە ئەم شارە هەم بەڕاستی ئاوات بەسەردێنێ. یەکێک لە جیاوازیە سەرەکیەکان ئەوەیە ئەو کاتەی بڕیارمدا کارەکانی خۆم نمایش بکەم شتێکی ئاسان بوو، چونکە لە ڕاستیدا لە ساڵی 2004ەوە هیچ کارێکم لە میسر نمایش نەکرده بوو. لەبەر ئەوە ئەمڕۆ دوای 7 ساڵ ئێستا و لێرە یەکەم جارە و کارێکی زۆر گرنگیش بوو. دەمانەوێت ئەو بۆشاییە نەهێڵین کە لە نێوان ئەوانەدایە کە پێیان دەڵێن هونەرمەندانی سربەخۆ و بەلایەنەکەی دیکەش دەڵێن هونەرمەندانی دەسەڵات، بۆ ئەوەی پێوەری هەڵسەنگاندن بەرهەمەکە بێت، نەک ئەوەی ئاخۆ سربەخۆی یاخود کارمەندی حکومی. ئێمە لە هەوڵداین، هێشتا سەری نەگرتووە، بەڵام دڵنیام کە ئەمەش سەردەگرێت. ئەو شتە کە ئەگەر هونەرمەندێکی سربەخۆ بێت ناتوانیت هۆڵەکانی نمایش بەکاربێنی، بەجددی پێویستە بگۆڕێت. ئەگەر نەگۆڕێت پێم وایە دەبێت بچینە نێو هۆڵەکانی نمایش و هەرا بنینەوە. مەبەستم ئەوەیە ئەمە تەنیا ڕێگەیە، چونکە پێم وایە ئیدیکاتی هاتووە کۆتایی بەمە بێت. لە هەردوو خێکدا هێشتا دەتوانانی ڕێگای تێکۆشام دۆزیتەوە بەرەو بەرز بنەوە، بەڵام کێشەکە سەختی ئەو ڕێگایە. بەر لە شۆڕش ئێمە تێدە کۆشاین بۆ سەرماندنی بوونمان بە چەندین ڕێگای جیاواز و بنیاتنانی بنەمای بەهێز و ڕاستەقینە
کە بتوانین بەرگەی ئەو هەموو ئاستەنگیانە بگرین کە بە درێژایی کات لە ئارەدا بوون لەبەرەوە کەمێ سەخت بوو ئەوە هەمووی بەر لە شۆڕش بوو دوای شۆڕش بارودۆخەکە وەکو دەرگایەکی کراوە وایە ئەم ڤیددیۆیە کاژێر دوی شەو گیراوە لە کاتی قەدەغەکردنی ئاتوچۆدا بوو لە هەمان کاتدا لە دووری 200 مەترەوە لێمەوە تانکی سەربازی و خەڵکیش تەمەشایان دەکردم کە چ دەکەم You sit waiting for anything to happen. Oh no, but it's just a tick-tock. A tick-tock of the clock. ئەم نمایشە لەبارەی ئەوە بوو کە دوای ئەوە چی ڕوو دەدات بۆ من هەر جارێک کە چاوەڕێی ڕوودانی شتێک دەکەم ئەم چاوەڕوانیە ئاستێکی ئاڵۆزی ترس و خۆشحاڵیم تیا دروست دەکات ترسێکی تێکەڵ لەم شێوەیە دایگرت بووم هەموو ئەم زۆرە هەستانە من دڵخۆشم بەهۆی گۆڕانی بارودۆخەکەەوە لە هەمان کادا ترسی ئەوە شەیە کە دۆخەکە بەرەو خراپتر بچێت یان باشتر بێت کەس نازانێت ترس لە نەزانراوە You sit waiting for something to go wrong. But it's just a tick-tock, tick-tock of the clock. بۆ من کاتێک شتێکی نوێ بەرهەم دێنم هەمیشە لەم ئاڵۆزیەوە سەرچاوە دەگرێت پرسیاری گۆڕانی ئەم بارودۆخە بەرەو باشی یان خراپی یان ئایا من شایستم یان نا یان کاردانەوەی هەستی من لەو بارەیەوە ئەم پرسیارانە هەستێکی هونەری لە ناخی مندا دەلەرێنێتەوە ئێستا کاتی ئەوە هاتووە بیسەلمێنین ئەوەی تاوەکو ئێستا کارمان لەسەر کردووە بەڕاستی بوونی هەیە و ڕاستەقینەکەی نیشانی خەڵک بدەین ببینە یارمەتی دەری گەشەکردنی ئاڵای مسر ڕۆڵێکی زۆر زۆر باشی بینی لە خۆپیشاندانەکانی مەیدانی تەحریک ئاڵا سیمبۆلی ئازادی و ئاشتی و شۆڕش بوو بە تایبەت بە ڕەنگی سوور و سپی و ڕەش هونەرمەندەکە بە شێوەیەکی زۆر زۆر نایاب گۆشەیەکی گرتەوە بۆ نیشاندانی ئاڵای سوور لەگەڵ هاوارکردنی خەڵکی ناڕازی دەستیشان بەرز کردوونەوە بۆ ئەمەش پارچەیەکی هونەری زۆر زۆر جوانە بەلای منەوە پێم وایە لەم کاتەدا هونەر لە میسر بە شێوەیەکی زۆر خێرا دەچێتە پێشەوە هونەرمەندە گەنجەکان زیاتر لە خۆیان دڵنیان گەنجن پڕهیوان پڕاوپڕن لە باوەڕ باوەڕیان وایە ئێستا باوەڕیان بە وڵاتەکەیان هەیە باوەڕیان وایە دارستانیان هەیە زەریایان هەیە لەبەرەوە شەتوانن شتێک بکەن ئەمە جۆرێکە لە شێوازی گزارشکردن کە لە هەموو شوێنێک دەبینرێت
لێرە لە بەگراوندی وێنەکەدا ڕوخساری مبارەک دەبینین. لای چەپیشەوە بە پیتی عەرەبی نووسراوە لا واتە نا. وەک دەبینی بەڕەنگی سوور نووسراوە. هەر وەک دیارە ئێرە مەیدانی تەحریرە و ڕوبەڕووبوونەوەی نێوان پۆلیسی کڵاوبەسەر و خەڵکی ناڕازیە. هەر یەکەیان دەیانەوێ بەرگری لە خۆیان بکەن. ئەمەیان لە نێوەڕاستی شۆڕشدایە. ڕێک لە نێوەڕاستی شۆڕش. هەروەها بەهۆی شێوەی ڕوخساری خەڵکەکەوە ئەتوانی بزانی بەڕاستی ئەو کاتە لووتکەی ڕوبەڕووبوونەوەکان بەرزکردنەوەی هۆتافی نا بۆ مبارەک بوو کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە چونکە نیشانەیەکی ئازادی و دەربڕینی ناخە. ئەگەر پێش ئەو کاتە گوتپاد نا بۆ مبارەک بێگومان دەبرایتە زیندان. بەڕای من ئەرکی هونەرمەند هەر جۆرە هونەرمەندێک حقیقەتە. ئەگەر هونەرمەندێکی ڕاستەقینە بیت کەواتە دەبێ بەڕاستی ناخەتەر ببڕی. جۆرێک هونەرمەند هەر پەلە دەکەن و ئەیانەوێ هەر چۆنێک بێت خۆیان بسەلمێنن. بەڵام لەو لاشەوە هونەرمەندی ڕاستەقینە هەن کە ئازانن چۆن گزارش لە خۆیان بکەن. وەک پێم وتی ئەوانە باشترین جۆریانن. مەبەستمەوەیە لە کۆتاییدا باشترین یانەوانن کە بۆ ماوەیەکی درێژ دەمێننەوە و ئەوانەی دی ون دەبن. دەست بەجێ دوای شۆڕش ژمارەیەکی زۆر وێنەی لەم جۆرەم لە نیگارکێشانە بەکارهێنا. کێشەکە لەوە دەست پێکات کە بیرۆکەی زۆر و زەون ڕوومان تێدەکەن. کاتێک ڕێژەیەکی زۆری ئەو وێنانەمان هەن و دەمانوێت گوزاریشان لێ بکەین، بەڵام دواتر بیرۆکەکە دەبێتە دیمەنێکی ڕووتی ڕووداوەکان. هەموو ڕوبەری نیگارەکە ڕێک بەو شێوەیە لێ دێت کە هەموو کەسێک لە ڤیدیۆکاندا دەبینێت. لەگەڵ بوونی هەستی ئەزمونکردنی دیمەنەکە هەمان هەست لە وێنە و نیگارەکاندا دەبینی. هەمیشە یەکەمین کارەکانی نیگارکێشی من دەڵێم نیگاری تێستن. گەلێک لەو نیگارانەم هەر بۆ تێست کێشاون. بەڵام ئێستا لە لەندەن لە فیستیڤاڵی شوباک نمایش کراون یان هەردوای کێشانیان گەێنراونەتە پێشەنگای هونەری دوبەی. گەر ڕازگۆ بووم 5 مانگ دوای شۆڕش بۆم دەرکەوت کێشانی نیگار لەبارەی شۆڕشەوە هێشتا زوو بوو. قۆناغێکی زۆر هەسیار بوو بۆ من. بۆ نمونە ئەو کاتە ئەحمەد باسیمیمان لەدەست چوو کە هاوکار و هونەرمەندێکی گەورە بوو. یەکێک بوو لەو کەسانەی بەیەکەوە کارەکانمان نمایش دەکرد. لەبەر ئەوە دۆخەکە لە سەرەتادا زۆر هەسیار بوو. دەی منیش بەتەمەنم جیلی من لەسەرەوە ڕاهاتوون هەرگیز چاوەڕێی گۆڕانکاری نەکەن، چونکە پێم وایە ئێمە بەرهەمی ئەم ڕژێمەین. دەزانی وەک ئەوەی ڕاستی ئێمە ڕانەهات بووین لەسەر ئەنجامدانی خۆنیشاندان و دەربڕینی ناڕزایی. لە ڕاستیدا ئامادە نەکرابووین بۆ ڕوبەڕووبوونەوەی نە سانسۆڕ و نە سیستەمی سیاسی. ئەم جۆرە کارانە هەمیشە لە ستودیەکاندا دەمانەوە. پێش کانونی دووەمی ساڵی 2011 من خۆم شاگردە گەنجەکانی خۆم وا ڕادەهێنان دەرسم پێدەگوتن کە خۆیان لە سانسۆڕ و پارێزن بە ئەنجامدانی کاری هونەری بە ڕێگایەکی زیرەکانەی وە کە سنوور و مەرجی ڕێگریەکانی سانسۆڕی ستانداردی مسری تێپەڕێنن. بێگومان ئەو شتانەی بڤەن سێکس ئاین و سیاست، بەڵام چونەتی کارکردن لەسەر ئەمانە بە جۆرێک کە هێندە زیرەکانە بێت سانسۆر نەتوانێت پەیان پێ ببات. دوای شۆڕش وەک چۆن زمانێکی نوێ لە ئارادایە و هێشتا سەرقاڵی ئەوەم خۆمی فێر بکەم، چونکە ئەم شۆڕشە
ڕەنگە لەلایەن کەسانی وەک منەوە خۆی بۆ ئامادەکرابێت بەڵام کارە هونەریەکان لەلایەن هونەرمەندانی لە ئێمە گەنجترەوە بەرهەم هاتن هەروەها خەڵکی گەنج و تاچی گەنج کەوەی سەردەمی دیجیتاڵن لەم کاتەدا زمانێکی نوێ دروست بوو سەرقاڵی خۆ فێرکردنم هەروەها خەریکی خۆڕاهێنان و سڕینەوەی باوەڕ و ڕوانگە کۆنەکانم کە پێم وابوو گۆڕانکاری بەبێ ڕوبەڕووبوونەوە پێکدان بەدی نایەت نەخێر داوای لێبوردن ئەەکەم ئێستا دەزانم کە دەتوانم لەسەر شەقامەکان ناڕزایی دەرببڕم و دەکرێت گۆڕانکاریش ڕووبدات باشترین وانە کە لەم شۆڕشەوە فێری بووم ئەوەیە کە بچم وەک هاوڵاتیەک ڕۆلی خۆم بژێڕم نەک وەک هونەرمەندێکی 48 ساڵە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تەنیا جەختی لەسەر بەشداریکردن بووە لە پێشنگانی دەوڵەتیەکان بۆ یەکەم جار لە ژیانمدا چێژم لە هاوڵاتی بوون بینی کاتێک تەمەنم لە 48 ساڵی نزیک دەبەوە بەشداری سەڵبژاردنیەکەم نەکردبوو بەڵام لەم دەنگدانی دوای شۆڕش بەشدار بووم هەرچەند وەڵامەکەم نەخێر بوو بە پێچەوانی ویستی خۆشم بوو بەڵام خۆ هیچ نەبێ بۆ یەکەم جار لە ژیانمدا لە ڕێزی دەنگدەران سەرم گرت بۆ دەنگدان وڵاتێک بەبێ سەرۆک بەبێ هێزی ئەمنی و بەبێ پۆلیس بەڕاستی زۆر سەختە ئەم وڵاتە کەسی تێدا نییە باشە ئێمە جیکەین ئەوەی لە میسر ڕۆیدا بۆ ئێمە هونەرمەندان شتێکی نوێیە دەبێت چی بکەین چ بابەتێکمان هەیە کاری لەسەر بکەین ساڵی 2005 پێشانگایەکم لەبارەی قاهیرە کردەوە لەبارەی ڕوبەڕووبوونەوەی خەڵک و خەڵک لەسەر شەقامەکان کە چۆن هێزە ئەمنیەکان لەسەر شەقامەکانن بەبێ ئەوەی خەڵکەکە بپارێزنەوە چۆنیەتی زۆرکردن لە خەڵک و چۆن پاریان لە خەڵک دەستان پێم وایە ڕۆژی کردنەوەی پێشانگاکە بوو کە چوومە ماڵەوە لە ئاسایشی دەوڵەتەوە تەلەفۆنم وەگرا پێیان گوتم دەمانەوێت ببینیت لێ پرسیینەوەم لەگەڵ کرا لەسەر کێشانی وێنەی پۆلیس هەڕەشەیان لێکردن و پێیان گوتم بۆسم من حەزم لە کارکردن لەسەر بابەتی پەیوەست بە پۆلیس ناچار ڕوون کردە سیاسەتی دەرەکی بۆش ئۆباما ڕووداوەکانی فەڵەستین و غەزا لەسەر چەند مەسەلەیەکی گرنگی دەرەکی کارم دەکرد بەڵام هیچ خۆشێکی تێدا نەبووم نەمتوانی ڕاستەقینەی خۆم وڵاتەکەم دەرببڕم بەهۆی ترسم لە ئاسایشی دەوڵەت هەر بۆیە لە 2005ەوە تاوەکو ئێستا بۆ ماوەی 7 ساڵ هەوڵم داوە کار لەسەر مەسەلەی دەرەکی بکەم ئەو کارێکە ئیشی تێدا دەکەم ئەو ڕووداوەیە کە ڕۆژی 25 کانونی دووەم ڕۆیدا ئەوە بوو چوومە خوارەوە بەڕاستی شتێکی زۆر جوان بوو کە چوومە خوارەوە کامێراکەم بەدەستەوە بوو وێ نەماگر لەو کاتەدا زۆرە ترسام بۆیە شتێکی دوێم دۆزیەوە کە وێنەی بگرم و کەسی هیچی پێ نەدەگوتم بۆیە دانیشتم وێنەی زۆرم گرت وێنەی پۆلیس ئاسایشی ناوەندی خۆشم نەمەزانی بۆچی وێنەیان نەگرم بەڵام حەزمە کرد و هەستم بە ئازادیەکی زۆرە کرد لەبەر ئەوەی خۆی قەدەغە بوو خۆیان لە ژیانیاندا پێشبینی ئەویان نەدەکرد کە خۆپیشاندانێکی وا گەورە ڕوودا بۆیە بەڕاستی ئەترسان چونکە بەلای ئەوانەوە بارودۆخەکە زۆر نامە بوو پێشتر شتی لەو شێوەیان نەدی بوو شتە نامۆکە ئەو بوو کە ئەم خەڵکانە هەمویان ڕاستی بوون ئەم وێنانە هەمویان فۆتۆ بوون بەم جۆرە کارم تێدا کرد و ئەم بابەتە هونەریانم لێ بەرەمێنا ماسپیرۆ تەنیا شتێکی بۆ هەموو کەسانی کە لێرە گەورە دەبوون کاریگەری لەسەر ژیانمەدادەنا بیرۆکەی پێشانگاکەش لە بنەڕەتدا تەنیا لە تەماشاکردنی تەلەڤیزۆنی سەر بە حکوومەتەوە سەرچاوی گرت بە تایبەتی 4-5 ڕۆژی چڕوپڕی سەرەتای شۆڕۆژ دەتبینی کە چۆن ئاڵۆز بووبوون و هەرجارە و شتێکیان دەگوت دڵنیان نەبوون کە دەبێت چ بە خۆپیشاندەرەکان بڵێن یان چ بکەن بۆ ئەوەی خەڵک بترسێنن
کە لە سەرەتای شۆڕشدا هەماشتیان دەکرد یان چۆچۆنی ڕۆڵێکی ئەرێنی بگێڕن کە لەوەدا سەرکەوتوو نەبوون وەکەوە بوو سەیری بوونەوەرێک بکەن لەوەتەی هەی ناسیوتە بەڵام ئێستاوە ڕووی لە نەمان بێت تەنیا وەکەوە وایە هەوڵ بدەیت کارە بکەیت بۆ ئەوەی بە باشترین شێوە خۆت ڕزگار بکەیت چونکە پێم وایە هەمویان دەیانزانی ئەگەر ئەمە کۆتایی یەکجاریش نەبێت و تەنیا لە دانێکی کاتی بێت بەهۆی ناڕازای بەرفراوانەکانی خەڵکەوە. بارودۆخی تایبەتی من بۆ جۆرە بوو کە ئاشنایەتیم لەگەڵ سیستەمە کۆنەکەدا بە شێوەیەکی ڕاستەقینە زۆر بوو چونکە بۆ ماوەی 15 ساڵ لە تەلەڤیزیۆنی فەرمی ماسپی ڕۆی میسری کارم دەکرد ڕۆتین سیستەمی گەندەڵی هەروەها گەلێک هەواڵی درۆ و ڕاگەیاندکاری درۆست نەبینی نەمتوانیت چیدی بەرگە بکرم بۆیە ساڵی 2010 بڕیارمدا دەست لە کار کێشمەوە. ئەمانە هاوکار من ئەمە بەڕێوەبەرم خزمەتکارە مۆدەنیەکان و وەک حەشەرات لە دەوری کۆ دەبوونەوە. دوای ئەو ڕاستەی کە لە 25 کانونی دووەم خەڵک هێشتا گاڵتەیان بەو جۆرە شۆڕشە و بەو شتە دەهات کە پێی دەڵێنەوەی فەیسبوک هەروەها بەدەستپێکردنی شۆڕشیش ئێستاش کە هەموو کەسێک بینیان کە توانیان چی بکەن خەڵک زیاتر سینکراون بۆ هەموو شتێک. هونەر بە شێوەیەکی گشتی پێش شۆڕش و دوای شۆڕش جیاوازی زۆری تێکەوت. من وەک مۆسیقاژەن و گۆرانی بێژێک هەمیشە هەوڵم داوە جۆرە هەڵبەستێک بەرهەم بهێنم کە بەلای خەڵکەوە هەڵگیری واتا بێت ئامانجیشی هەبێت لە هەمان کاردا. زۆربەی کات و لە زۆربەی گۆرانیەکانمدا هەوڵم داوە پەردە لەسەر گەندەڵی و سیستمی حکومڕانی لا بدەم. ئەوەش تووشی کێشەی زۆری کردم لە دۆزینەوەی شوێن بۆ گۆرانی گوتن و گەیاندنی دەنگم بە خەڵک. سیستمی کۆن هونەری تووشی داخران و چوونەوەیەکی قوڵ کرد لە ڕووی واتاوە. ئەزمونێکی دەستگیرکرانم هەیە لەلایەن سوپا نەک پۆلیس. ئەوەش شتێکی زۆر سیر بوو. دوای ئەوەی کە مبارەکیشمان لە دەسەڵات لادا دۆخەکە هەر بێمانە بوو. پێم وایە لەبەرەوە بوو کە لە دژی سیستمێک گۆرانیم دەوت بەڵام سیستمەکە گۆڕانێکی وای بەسەردا نەهات. دار و دەستەی مبارەک هێشتا ماون ڕقیان لە خۆپشاندان و خەڵکی سەرشەقامەکانە. من یەکێک بووم لەو کەسانەی کە لە گۆڕەپانی تەحریر کۆبوونەوە و ناڕەزاییمان دەردەبڕی. تەنیا لەبەرەوەی دەتوانین باسی کێشەکان بکەین واتای ئەوە نییە کە بە تەواوی ئازادین. هێشتا چەندین ڕێشێن هەن دژی ئەوانەی باسی سوپا دەکەن. لە ڕاستیدا هەرگیز ڕێکت پێ نادرێت لە میدیاکانەوە یان لە هەر ڕێگەیەکەوە باسی سوپا بکەیت. خەڵکێکی زۆرش دەستگیر کراون چونکە بابەتیان لەسەر سوپان و سیوە. وتاری ڕخنیان لەبارەی سوپانۆسی بوو یان لەسەر تەلەڤیزیۆن ڕخنیان گرتو بوو. لە ئەنجامدان دەستگیر کراون یان لێپرسینەوەیان لەگەڵدا کراوە لەبەر ئەوە نەخێر ئەمە ئەو وڵاتە ئازادە نییە کە حەزمان دەکرد هەمان بێت. لەبەر ئەوەی خەڵک بۆ ماوەی چەندی ساڵ لەژێر سەرکوتکاریدا ژیاون زۆر قورسە بۆیان لە ناکاو بە شێوەیەکی ئازادانە ڕەفتار بکەن. ڕەنگە من نەترسا بێتم. هەستم بە ساتە وەختێکی ئارامی کرد لە ناخمدا. وام هەست کرد ڕێگاکەم لێرەوە بەم شێوەیە کۆتایی دێت. دوای شۆڕش بەهۆی ئەو شتانی کە ڕوویاندا هەروەها گۆڕەپانی تەحریر و خەڵکیش کە بە ملیۆنان کۆبوونەوە دەمانویست کەش و هەوای دوای دەست لە کارکێشانەوەی سەرۆک هەڵگرینەوە. دەمانویست ئەو گیانەی کە لە ماوەی 18 ڕۆژی شۆڕشدا بینیمان لەگەڵ خۆمان بیهێڵینەوە بیخەینە ناو سندوقێک و بۆ هەرکوێ بچین لەگەڵ خۆمان بیبین. گریام بۆ ئەو هاوڕێیانم کە لە کاتی شۆڕشدا دەستگیرکران. گریام چونکە گاڵتەیان پێدەکردم. گریام بۆ ئەو کەسانی ئەشکەنجە دران. گریام بۆ ژیانێک کەچی دیمانای نەبوو. ئەگەر ئەمەیە ژیان من نامەوێ بژیم. بیرم لە بیرۆکەیەک کردەوە بۆ کۆکردنەوەی بەسەرهاتی ڕاستەقینە و شایەتی خەڵک بۆ دروستکردنی نمایشێک کە چیرۆکی 18 ڕۆژی شۆڕش بگەێڕێتەوە هەمووی لە شێوەی مۆنۆلۆگ تەنیا مۆنۆلۆگی کورد یەک لە دوای یەک.
پەیوەندی نێوان کەلتور و کۆمەڵگا پەیوەندیەکی تێکەڵ و بەیەکەوە بەسراوە، شتێکی زۆر سەرنج ڕاکێشا. پرسیارەکە ئەوەیە، ئایا پردێکەیە لە نێوان کللتور و کۆمەڵگا؟ ئەمە لەلایەن ئیسماعیل سیراجەدین بەڕێوەبەری کتێبخانەی گشتیەوە گوتراوە. ڕۆژی 28 کانونی دووەم پۆلیس و هێزەمنیەکان پاشەکشەیان کرد. کتێبخانەی گشتی ئەسکەندەریا بێ پارێزگار و پاسەوان مایەوە، چوونەناوەوە زۆر ئاسان بوو. ئەوەی دواتر ڕوویدا ئەو بوو کە خەڵکی مەدەنی هەستی بەرپرسارەتیان جوڵا و پەرژینی مرۆییان دروست کرد بۆ پارێزگاریکردن لە کتێبخانەکە. وامان دەزانی خەڵک ڕقن لە کتێبخانەی گشتیە، بەڵام کاتێک ڕژێم ڕووخا خەڵک زانیان کتێبخانە کەلتوری خۆیانە و هەرکی ئەوانە کە دەبێ بیپارێزن. ئەمە کە باسی دەکەم دیمەنێکی زۆر سمبولیە. ئەوە هەنگەی کە لە ئیمبابە ئەنجامماندا دەتوانم بڵێم یەکێک بوو لە باشترین ئاهەنگەکانی هەموو ژیانم. گۆرانیم بۆ کەسانێک دەگوت کە منداڵ بوون و تەمەنیان لە نێوان 6 بۆ 10 ساڵیدا بوو. زۆر منداڵ بوون. سەرەتا دەنگم نەدەگەیشتە هیچ کەس. ئێستا هەلم بۆ ڕەشساوە و دەزانم کە بەتەنیا نیم. ژمارەیەکی زۆر هونەرمەند هەن، نەک تەنیا مۆسیقارەکان بەڵکو نیگارچێش، شاعیر، ئەکتەر یان هەر جۆرە هونەرمەندێک کە لە بواری خۆیاندا دەرکەوتون و ئامانجێکیان هەیە. هەموو هونەرمەندان پامێکیان پێەیە کە پێشتر بەر لە سەرهەڵدانی شۆڕش کەس گوێبوو نەدەگرتن. ئێستا هەلی باشتریان هەیە بۆ ئەوەی گوێیان لێ بگیرێت. گۆرانیم لەگەڵ دەڵێن؟ باشە. ئێستا یەکێک لە گۆرانەکانی مەیدانی تەحریر دەڵێنەوە. گۆرانەکە کاتی خۆی بۆ هاندانی خەڵک دەمانگوت. بە گۆرانی دەڵێن یەک دەست هەمومان هەمان شتمان دەوێت. دواتر دەڵێن خەڵک دەیانەوێ ڕژێم بڕوخێنن نا بۆ ڕۆتین، چونکە هێشتا سیستمێکی گەندەڵ لەم وڵاتەدا هەیە. پاشان چۆڵی ناکەین، حکم مەکەن، چونکە مبارەک و خەڵکە کێویەکانی دیکە هێشتا سزان نەدراون. ئێوەش لەگەڵم دانیان لەگەڵم نین. كلنا ايد واحدة وطلبنا حاجة واحدة، مدنية 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 مدنية. قولوا كلنا ايد واحدة وطلبنا حاجة واحدة، مدنية 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 مدنية. وانا مش حاسس بالتغيير، وعشان كده رايح التحرير. دەبێ بەوردی گوێ بگریت بۆ ئەوەی لە هەڵبەستەکانی من تێبگەیت، چونکە واتایەکی قوڵیان تێدا کەسانی ڕۆشنبیر لێ تێدەگەن. دەبینم هەموو منداڵەکان کاردانەوەی ئەرێنیان هەیە، هەرچەند کاتێک گۆرانی دەڵێن لە هەموو شتێکیش تێناگەن. لەو کاتەدا کاردانەوەیان هەیە و پرسیار لە واتای وشەکان دەکەن. قالك ايه قلة مندسة اضحكوا يا ثورة.
لەبەرەوە پێویستە هونەرمەندان وزەی زیاتر لە منداڵان وەگەڕ بخەن لە پێناو چاکسازی لە تەواوی مسڕدا. ئەو نەوەی کە دوای 10 ساڵی دیکە دێتە مەیدان زۆر لەوەی ئێستا باشتر دەبێت. ئەو کارە هونەریانەی لەم ماوەیەدا بەرهەم هێنراون واتە لە کاتی شۆڕش لە مەیدانی تەحریر وهروەها لە تەواوی وڵاتی مسڕ ئەمانەت دەمێننەوە و بوارەکەش زیاتر پەری پێدەدرێت و لە داهاتوشدا زۆر باشتر دەبێت لەوەی ڕابردوو. لەبەرەوەی لەم کاتەدا کارە هونەریەکانمان کە پێشکەشمان دەکرد باستێکی پڕ ئازادیەوە بوو. بس يوم ما نزفت دم أنا من وريدي ما شفتكم. ئێمە هەمومان ئەڵماسی بە قوردا پۆشرا بووین. ئێستا قوڕەکە لاچووە، سروشتی ڕاستەقینەمان دەرکەوتووە. هەستمان کرد بۆ یەکەم جارە کە خاوەنی وڵاتێکین. دەکرێت قاهرە بە بووکی تازە بانگ بکەین کە ئامادەیە ژیانێکی نوێ دەست پێ بکات. هیوادارم گەلێک باشتر بێت لە چاوجاران. شتەکە بەو جۆرەیە کاتێک منداڵێک لەدایک دەبێت هەوڵ دەدات بکەوێتە سەر پێ پاشان دەیەوێت ڕێ بکات. هەر بەو شێوەیە هەندێک جار شتەکە بەو جۆرەیە وا دەردەکەوێت هەموو شۆڕشەکان لەدایک بوونەوەیەکی نوێن. حاول تجرب ده بدل ما تاخد بطريق تبكي علي من چیتر ناترسم. هیچ شتێک ناتوانێت ئەم شەمەندەفەرە بوەستێنێت. تەنیا ڕق و کینەی زۆرم بەرامبەر ئەو هەوڵە شێتانانە هەیە بۆ شکستهێنانی ئەم شۆڕشە پرشنگدارە. ئەگەر هەموو مسڕیەکان ئاشناییان لەگەڵ هونەر هەبوایە جیرۆدەی داوی تونڕەوی نەدەبوون یان بە ئاسانی کاریان تێ نەدەکرا. سەردەمی ئێمەیە ئەگەر ئێستا مافەکانمان بەدەست نهێنین هەرگیز بەدەستیان نایەنین تەنانەت نەوەکانیشمان. هونەرمەندان زۆر نوێخوازن لە ڕاستیشدا پێم وایە ئەوان تووشی زۆرترین نا بەڵام زۆر تووشی ترس و تۆقاندن بوونەتەوە لەلایەن حکوومەت و سوپا و هەموو لایەک. خۆ دەزانی ئێستا لەبەرەوەی هونەرمەندان دەنگیان بەرزە ژاوەژاوێکی زۆر دروست دەکەن. ولا ده